کریزا دارایل باشوور کوردستان روش بروش کورتر دباو روشا ولاتیان جی برف خرابی ودچا اوه آخفتنا ایک جوالاتیان قضایا بردارشا او صدمین وی روش بوهند اگرین سیاسی دزورینید ئەوەیە کە کێشەی سەرۆکایەتی هەرێم هەیە ئەوەش تەئسیر دەکاتن پەرلەمان پەخراوە تەئسیر دەکاتن ئەوانە هەمووی تەئسیری ئەوەی دەکاتن قەیرانی دارایی یعنی ئەگەر بێت و ئەو عەزابانە لەگەر یەک پێک بێن بازاریش دەبیت کار دەبی ئیش دەبیت ئەو دوکاندارانێک کە بەکرێدانەکرێک لە دوکانی خۆیان بەکرێدانەکرێکانشان بۆیان دەرنانی دوکانەکانیان هەموو بەجێشتەوە وازیان لە دۆینا هەمووی کێشەی سەرۆکی هەرێمە ji bernebûna pareyê û pêtiviyên jiyanê xwediyên mulkan dukanên xwe difiroşin û firoşiyar jî ji ber sistiya bazarê û nebûna karî pîşeya dikandariyê dihêlin û seh dikene karekê din bo hindê jiyana xwe birêve biben. بەڕاستی خەڵک زۆر بێزارە ئەنە گەیشتە و ڕادەی خەڵک زێڕی نما ئیژنی خۆی بفرۆشی ماڵی نما هەمووی بفرۆشی باوەڕکە پێدا هاتوو ئێستا ماڵ خانەکەی دەفرۆشی کچکەتر دەکا سیاری دەفرۆشی کچکەتر دەکا من کە دوکاندارم بەڕاستی زۆر توانام بکرێم 6 مانجی تەحمل دەکەم زۆربەی دوکاندارەوە بەرەو بەتاڵکردن دەچن یانی شتی ناینی یان نەشای ناینیان بەتاڵ دەکات دوکانەکەی طبعا هو کارێکی ئەوە ناکۆشیم لایەنە سیاسیەکانە بەڕاستی ناتوانن پەرلەمان کارا بکەنەوە demê du salane çendîn krîzên ek li dûv ek beroka welatiyan girtiye û ev êkê jî welatî bêûmêd kiriye û daxwaza çareserkirina van krîzan dikin. Tayyip Goran NRT Qazaya Berdereş.